هۆکارەکانی ڕووداوی ئەمڕۆی هاتوچۆ هەمووی پابەندنەبوونی شۆفێرانە بە ڕێنما و یاسایەکانی هاتوچۆ بۆ ئێستا زۆربەی ڕووداوەکان هەمووی لە سرعەت و ئیهمالی خودی شۆفێرەکەیە. هەرچەندە ئەمڕۆ جادە و شەقامەکانمان هەمووی گەورە و فراوان و خەتی بۆ دانراوە، بەڵام شۆفێرەکانمان قەت پابەندی یاسایەکانی هاتچۆ نابن بەداخەوە. ڕاستی کە هەڕووداوەکانی هاتوچۆ ڕوودەدا لەبەر کەمی سزایەکانی یاسای بەبرێن هاتوچۆ کە سایق یاخود شۆفێر کە ئەوەی مخالەفەت دەکا سزایەکەی وەهانەیە کە سزا بدرێ تاکو جارێکی دی دووبارە نەکاتەوە. وچونا من سایقی ماشی گلکی کمتر خمه گله عدا اشارت پیدا شسته رو سایقی ما دیگه تا 120 دیگه تا 140 تایبت شوان دا یعنی لازمه مفرز تا نوچونه هبن دوری هبن سارت مرور کار خدا را بن اف شوفر گله سرعت کرد یعنی نیوکا دعم ما نیوی ریدان ما دلتازین اغلبت تا ساعت 12 شبه و دست بید کردن او جیبو ودگری تبابور رینمای تا نوچونه ریوربرن ها نوچونه دوید ساعت 12 و سهار دوری هبن کاری خود را من اف شوفر گلی لسیب کرد و سرپیچی اب کرد لازمه به دست زدان نه نفس سرپیچی بینه کرد. لجیره من پیاوچی جنان نیه یعنی جن بد برگه یاسا زیادتر درون پیاوچی جن نیه براستی اما بخومان آوا دبین سنجر دبینی یعنی پیاوچی جن بجیره یاسا ناروا لجیره من جن باشترن لپیاو بجیره یاسا درون.